سەبارەت بە دیداری یەکێتی کە بڕیارە سەرەتای مانگی 5 ئەم ساڵ ئەنجام بدرێت لەگەڵ بەڕێز ئاکۆ محەممەد لە کۆیەوە قساکەم کە بەڕێزیان چاودێری سیاسین کاگاکۆ سڵاوت لەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی ئەوەنە بە پەرۆشەوە دەستی داوەتە ئەم دیدارە لەم کاتەیانی ئەتوانین بڵین لە نێوان دوو کۆنگرەیە بۆچی نوێبوونەوەیەکی بەم شێوەی هەڵبژاردووە. کاتتان باش دیارە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان شک داهێنانێکی ترە داهێنانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاری ڕێکخراوەیی کە لەسەر پێشنیاری هەباڵی بەڕێز قوبات تاڵەبانی سەرپەرشتیاری سکرتاریەتی جەنابی مامجەلال دەستی بە ئامادەکاری کردووە بۆ بەڕێوەچوونی لە مانگی ئایاردا. بێشک ئەم دیدارە دەبێتە دەروازە و دەرچەیەک بۆ جارێک کە شەنوکەوتکردنی مێژووی پڕ لە سەروەری یەکێتی نیشتیمانی کوردستان کاروانی خەباتی دوور و درێژی سەرۆک مامجەلال کە پڕە لە دەستکەوت و لە شانازی بۆ کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بێشک کۆمەڵک گۆڕانکاری لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی هەرێمایەتی لەسەر ئاستی ناوخۆی دەوڵەتی عێراقی فیدرال و لەسەر ئاستی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و دیسان گۆڕانکاری لە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان وای کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بیر لە دەرچە و دەواازەیەک بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا خۆی بگونجێنیتن. دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێتە دەواازەیەک بۆ ئەوەی زۆرترین ژماری کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانن گفتوگۆ بکەن لەسەر دوایین گۆڕانکاریە سیاسیەکان، ئابوووریەکان، ئەمنیەکان، تەنانەت گۆڕانکاری ژینگەییەکان، گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان بۆ گفتوگۆکردن لەبارەی گۆڕانکاری لە کاری ڕێکخراوەیی و گۆڕانکاریە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی جارێککە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت لەگەر کۆی گۆڕانکاریە جیهانی و ناوخۆیەکان خۆی بگونجێنیتن و سیاسەتی ڕوونی خۆی یا ڕوونی خۆی و استراتیژی خۆی بە زۆرێکدا بڕۆژێتەوە کە یەکانگیر بێت لەگە کۆی گۆڕانکاریەکانی کە لەسەر ئاستی جیهان و ناوخۆ و هەرێمایەتیەکان هاتنەتەکایەوە. زۆر باشە کاگاکۆ یەکێتی چۆن ئەتوانێت لەگەڵم قۆناغی ئێستای خۆی بگونجێنێت؟ ینی زۆر جار باس لەوا کرێت لە ڕابردوو ئەگەر باسی گۆڕانکاری بکرێت لەوانەیە بیرمان بۆ کۆنگرە بچوایە، بەڵام ئێستا جیاوازتر ئەبینین. پێ وایەکەوە ئەم دیدارە بتوانێت گۆڕانکاری ئەنجام بدات، یەکێتی بتوانێت خۆی لەگەڵ قۆناغەکە بگونجێنێت وە چۆن خۆی گونجێنێت؟ دیارە ئەمە لە ڕابردوو شتێک بوو بۆ باو لە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەیانگوت تەنها کۆنگرە و پلینۆم توانای گۆڕانکاری هەیە لە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام وەکو لە سەرەتا ئاماژەمان پێکرد ئەم دیدارە شێوازێکی نوێیە لە کاری ڕێکخراوەیی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پێشنیاری هەباڵ قوبات تاڵەبانی بڕیاری داوە لە مانگی ئایار ببەستێتن. ئەم دیدارەش دەتوانین پێچی بچوێنین لەگەڵ کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پلینۆمی یەکێتی نیشتیمانی کوردستان چکە 2000 ژمارەیەکی زۆر لە کەوادیرانی یەکێتی لە ئاستا جیاجیەکان بەشداری تدا دەکەن. لە ئێستادا کۆمەڵێک لیژنەی تایبەت پێکاتێ لەسەر ئاستی ئۆرگانەکانی یەکێتی بۆ گفتوگۆکردن لەسەر کۆمەڵێک تەوەر و بابەت. بێشک ئەم تەوەرانە کە گفتوگویان لەسەر دەکرێت ڕاپۆرتیان لەبارەوە ئامادە دەکرێتن بۆ ئەوەی لە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کەوادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆی لەبارەوە بکەن. جارێککە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پەیڕە و پرۆگرام و بەرنامەی کاری ڕێکخراوەیی خۆیدا بچێتەوە بۆی بتوانێت لەگەر ئەم گۆڕانکاریانەی کە لەسەر وەکو ئاماژەمان پێدا لە جیهان و لە ناوچەکە و لە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتونەتەکایەوە بتوانێت خۆیان لەگە بگونجێنی. ئەگەر پرسیار لەسەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن دەتوانێت خۆی بگونجێنی، بێشک بۆ هێزێکی زیندوو و کاریگەری وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕابەرەکەی جەنابی مامجەلال بووە لە قۆناغی ڕابردوو چۆن توانی لە کاتی ناومێدی لەو کاتانێک کە کۆمەڵانی خەڵکی کوردستان ناومێد بوون لە جارێککە هەڵگرستانەوەی شۆڕشی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی جەنابی مامجەلال لەدایک بوو توانی لەگەر قۆناغ و گۆڕانکاریەکانی ئەو کاتدا خۆی بگونجێنی و هەڵبکات و سەرنجام شۆڕشەکەی بە ئامانجش بگەیەنیت و هەرێمی بەرهەمەکەی بە ئازادبوونی هەرێمی کوردستان و دوجار ڕوخانی ڕژێمی عێراق و تەنانەت مامجەلال گەیشتە دوا یەکەم پۆستی ئەم دەوڵەتە کە پۆست سەرۆک کۆمار بوو چۆن توانی لەگە ئەم گۆڕانکاریانەدا خۆی بگونجێن و هەڵبکاتن. بێشک لە دوای ئەم دیدارە و پێداچوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆی ئەو بابەتانی کە ئاماژەمان پێدا دەتوانێت بە شێوازێکی باشتر و کاراتر لە ئێستا و لە ڕابردوو خۆی بگونجێنێتن لەگە کۆی ئەم گۆڕانکاریانەی کەوا لە ئێستادا ڕوودەدەن و لە ئایندەدا دێنە پێش یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت لەگەڵیان هەڵبکاتەوە دەتوانێت خۆشیان لەگەڵ بگونجێنیتن.
کاگاکۆ لیژنەی باڵای ئەم دیجارە دوێنێ لەگەڵ بەڕێز قوبات ساڵەبانی کۆبوونەوە کۆمەڵێک کار و چالاکی تایبەت بەم لیژنەیان دیاری کردووە. کار و چالاکیەکانی ئەم لیژنە باڵایانە چین وە جگەلەوە کۆبوونەوە و کۆڕەکانی ئەم لیژنەیە تەنیا لە ناوچە یاخود شوێنێکی دیاریکراوە یاخود لە چەند شوێنێکی جیاواز ئەنجامەدرێت؟ ئەوەی کە دەبیندرێتن ئەچەند ئەم زۆر لە نزیکەوە ئاگادار نیم، بەڵام ئەم دیدارە دوێنێ یەکەم کۆبوونەوەی خۆی بە سەرپەرشتی هەواڵی بەڕێز قوبات ساڵەبانی ئەندامی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری سکرتاریەتی جەنابی مام جەلال ئەنجامدا لە سەرۆکی هەموو ئەو لیژنانەی کە پێکهاتونە بۆ ئامادەکاری ئەم دیدارە بەشداری کۆبوونەوەکە بوون. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک لیژنەی تایبەتی پێکهێناوە، لەوانە لیژنە تایبەت بە کاروباری ڕێکخراوەیی، لیژنەی تایبەت بە کاروباری گەنجان و لاوان، لیژنەی تایبەت بە پەیوەندیەکانی یەکێتی، لیژنەی تایبەت بە دەستور و یاسا و سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان. ئەم لیژنانە هەمویان لە ڕۆژانی داهاتوو دەست دەکەن بە ئەنجامدانی ژمارەیە کۆبوونەوەی فراوان لەسەر ئاستی ئۆرگانە جیاجیەکانی یەکێتی و لە ڕێگە ئەو سایت و کەناڵە فەرمی کەدایان ناوەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سایتێکی ڕسمیە خۆی کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانن سرنج و تێبینیەکانی خۆیان ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکەن بۆ ئەوەی هەر لیژنەیەکی دیاریکراو لە بابەتی لەو بابەتەی کە بۆی دانراوە راپۆرتێکی گشتی ئامادە بکاتن دوجار خۆی ئەم راپۆرتانە بکرێن بە راپۆرتی گشتی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر باشە کۆگەر باسێکی ئەو سایتە بکەین کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دیداری یەکێتی دایناوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئەمە جگەلەوەی کەوا کادرانی حیزبی یەکێتی بۆ نمونە هاوڵاتیانی شەتوانن ڕاوڕەخنە و سەرنج و تێبینیەکانیان بخەنە ڕوو. پێ دوایە مەبەستم کەم و زۆرە تا چەند کات تەرخانەکرێت لە دیداری یەکێتی بۆ تاوتوێکردن و قسەکردن لەباری ڕاوبۆچوونی هاوڵاتیان؟ ئەم سایتە کە ڕاوبۆچوونی کادیران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی وەردەگریتن، ئەمن دڵنیام لەوەی کەوا ژمارەیەکی زۆر لە کادیران و زائیدەن لە هاونیشتیمانیانی بەڕێز لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی جیهانیش کە پەرۆشی ئایندەی کوردستانن بە پەرۆشەوە چاوەڕێی ئەنجامگەیانی ئەم دیدارە، چونکە دوجار سەرڕای هەموو ئەو ڕەخنە و گلەی و گازاندانەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ئەدای حکومڕانی و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیتان ئەگەر تاکە ئومێدیشیان هەبیتن بە چاکردنی ئەم بارودۆخە و تێپەڕانی ئەم بارودۆخە هەموارەی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان پێدەپەڕن، ئەم ئومێدە تەنها لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی هەواڵی بەڕێز کاک بارگەڵ جەلال تاڵەبانی بەدی دەکەن. بۆیە بە پەرۆشەوە دڵنیام ژمارەیەکی زۆر بە هاوڵاتیان و زائیدەن کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پەرۆشەوە پەیامەکانیان لە ڕێگەی ئەم سایتە دەنێرن بۆ لیژنەی باڵای ئامادەکاری دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان. و ئومێدیش دەکەم ئەو پەیامانەی کە کاریگەرن یان چۆن دەرێک کاریگەری بەجێدێنن یان جێگەی هەڵوەستە لە سەرکردنن بە هەند وەربگیرێن بۆ ئەوەی لە ناو دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەند ڕۆژێک دەخایەنیتن گفتوگۆی لەسەر بکرێتن. زۆر هاونیشتیمانی ئازیز و بەڕێزمان هەیە دووربینی و لێکدانەوەی سیاسی بۆ کاروباری حیزبی، بۆ کاروباری ئیداری، بۆ کاروباری ڕێکخراوەیی، تەنانەت بۆ ئایندەی گەنجانی ئەم وڵاتە کە سەرمایەی نیشتیمان و بژانەوە و بەرەو پێشچوونی وڵاتن زۆر لە جێی خۆیدایە، بەڵام کەناڵ و دەرچەیەک نەبوو بۆ ئەوی پەیامەکەی پێبگەێنیتن. دەکرێت لە ڕێ ئەم سایتەوە کەناڵ و ئەم سایت و وێبسایتەوە پەیامەکەی بگاتە لیژنەی باڵای ئامادەکاری دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان و لە لیژنە باڵاکان لە لیژنە فەرقیەکان و دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پەیامە کاریگەرانە کە جێگەی ئومێدن هەڵوەستەیان لەسەر بکرێت و بە هەند وەربگیرن بۆ ئەوەی دوجار خزمەتی یەکێتی نیشتیمانی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. زۆر سپاس بۆ بەڕێزت کە لەگەڵم بوویت.